ئەگەر بەڕێزت کەسێکی لە مانگی ڕەمەزانە توانی وتە کێشت دابەزێنی چۆن بتوانی بەم شێوە بەردەوام بی یاخود قەڵەو نەبیتەوە. پێمان خۆشە چەند ڕێنمایەک بین بە جەنابەت. یەکێک لەوانە ئەوەیە کە بتوانیت ڕێژەی پرۆتین لە خواردنەکانتە زیاد بکەیت بەتایبەت لە ژەمی بەیانیانە و هەروەها بتوانی 3 ژەم نان بخۆی و لە دوای ژەمی ئێوارەوە هیچ شتێک نەخورێت تاوەکو ڕۆژی دواتر ژەمی بەیانی. بەم شێوەیە تۆ کات ئەی بەجەستت تاوەکو بتوانێت خۆی چاکاتەوە و هەروەها ئەمە وەکو ڕۆژبوونێکی تەندروست وایە کە تۆ ژەمی ئێوارە خۆی دواتر هیچ شتێک ناخۆی کە کالۆری یاخود وزەی تیابێت. ئەو خواردانە چی کە وزەیان تیا و خواردانن کە بۆ نمونە پرۆتین، چەوری یاخود شەکریان تایە. بەڵام دوای نانی ئێوارە ئەتوانی بۆنە ئاو بخۆیتەوە یاخود سەوزەوات وەکو خەیار کە هەمانە بخورێت و یاخود چا بخورێتەوە بەبێ شەکر. و هەروەها گرنگە کە ڕۆژانە وەرزش بکرێت یاخود بەلایانی کەمەوە هەفتەی 5 ڕۆژ وەرزش بکرێت بۆ ئەوەی تۆ بەردەوام بین لە کەمکردنەوەی کێشت. و خاڵێکی تری گرنگ ڕێخستنەوەی خەوە. تەبەن بەهۆی ڕەمەزانەوە لە زۆر کەسا خەو ناڕێکە بێتەوە بۆیە پێویستە بە زووترین کات خەوڕێک بکرێتەوە. کۆمەڵە شتێتوان پەیڕەوی بکەن بۆی بتوان خەوکەنە ڕێکەنەوە. یەکی لەو شتانەوەیە کە بەیانەن هەڵەسی لە خەو باشتر وایە یەکەم ڕۆشنایی کە ئەیە لە چاوەکانت ڕۆشنایی ڕۆژ بێتە ڕۆشنایەکی سروشتی بێت نەوەکو ڕۆشنایی تەلەڤیزیۆن یاخود ڕۆشنایی مۆبایل بێت. و هەروەها پێویستە شەوان دوای نانی ئێوارە نزیکی 4 کاتژمێر یاخود 3 کاتژمێر پێش کاتی خەو هیچ خواردنێک نەخورێت بۆی بتوانیت زوو خەو لێکەوێت. سمارت وەرچەرخانە.